تر بۆ پشتڕاستکردنەوەی کەیسەکان بۆ وەرگرتنی دەرس لە هەڵەکانی ڕابردوو پێمان باش بوو ئەو بەڵگانە لایەنە فەرمیەکانی ئێران تەصدیقیان بکا بۆ ئەوەی مزداقەتی یاسایی وەربگرن. ئەو بەڵگانە هەمووی ئەو لایەنانەی کە ئاماژەم پێکرد تەصدیقیان کردووە پشتڕاستیان کردوێتەوە. دادگای هەڵەبجە ڕۆژی یەکشەمەی بۆ ڕۆژی حوتی مانگی بۆ دیاری کردین. ئێمەش ڕۆژی یەکشەمە ڕۆشتین ئەو کوڕەمان لە مەرزی باشماغ وەرگرت بە هەماهەنگی لەگەڵ پارێزگاری هەڵەبجە بە سپاسەوە. دواتریش دوای وەرگرتنی وتەکانی و ڕەوانەی دادگای ڕەوانەی توبعەدلی سلەیمانی کراوە لەوێ دوێنێ سمپڵی لێ وەرگیرا و ئێمە وەک کۆمەڵە ڕەوانەمان کردەوە بۆ مەرزی باشماغ بۆەوەی دیار ئەو کوڕە لەودی و خێزانی هەیە و کارمەندی دەوڵەتیشە ناتوانێت زۆر لێرە بمێنێتەوە. دوای وەرگرتنی وەڵامەکان دادگا پیاچوونەوە بە مەلەفی هەردوو لا بکە بە وتەی وارسی مناڵەبوون بۆکەوە بە وتەی و خێزانەی کە مناڵەکەی لەلابووە ئەو کاتە دادگا چۆن مەراسیمەکە ڕێگەخات چۆن ئەعلانیەکە ئەو دادگا ئەتوانێت سەرپشکنەوە.